مشروعهم فرصة آخر هذا ردي وخانة. لا هولير بروجي لم شوازة هي بس وراي من نتسوم هولير هاتون بخوشي هاتون هتا بياريتين تين أحمد هاتين تيرو كان حتى بلي خوشة ضل لي ذكرتها يطلع هولير ناس نقدم إيرا فين قال؟ هذا راتين كوخوش ضل جيرة ما شاء الله. هيتش تيكتان كري ليرة لم كان. هذا والله جماعة زوري نك باسين هذا والله مش تنكريه. مثلا خوشة بمشي وعزة خود بدسي خود بروبو مكلي. خوشة ما شاء الله هم تريو أو ماسيو سيبرو مشروعهم فرصة آخر هذا ردي وخانة. لا هولير بروجي لم شوازة هي بس وراي من نتسوم دنا هي. خير يعني اما زیاتر لە 30 جۆر ترێ لە کێڵگەی کوردستانە بوونی هەیە و ئێستا زیاتر لە 7 جۆر بۆ 8 جۆر ترێ پێگەشتووە لە جۆرەکانی سۆپریار و تری کشمیشی و تری فەڕەنسی و چەندین جۆری کە کەمالی کە ئێستا ترێکان پێگەشتوون و گەشتیار بە دروشمی ئەوەی کە گەشتیارێتە کێڵگەی کوردستان ئەو دروشمان بەرز کردوتەوە بەدەستی خۆت بەرهەمەکە لێ بکەوە و بیبەرەوە لەگەڵ خۆت. ئەمە ئەو دروشمەیە کە هەر گەشتیارێک بۆ یەکەمین پرۆژەی گەشت و کاڵ کە ئێمە خاوەنی بیرۆکە یەکەمین پرۆژەی گەشت و کاڵین هەر گەشتیارێک کە سەردانی کێڵگەی کوردستان دەکات لە ناو مەزرا و کێڵگەی کوردستاندا دەگەڕێت و بەدەستی خۆی ئەو بەرهەمانەی بە پێی موسیمەکان پێدەگا بەدەستی خۆی لەگەڵ ئەو مرشید و ئەو خەڵکانی کە لە ناو کێڵگەکەدا بوونیان هەیە ئەڕۆن ناو کێڵگەکەەوە بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ دەکەنەوە و ئێستا بەهۆی ئەوەی کە بارودۆخی هاوڵاتیانی خۆشەویست بۆ موچەخۆرانی خۆشەویست لە بارودۆخێکی سەختدان ئێمە وای ئەعلانمان کرد لە خواری سعری علوەکان زۆربەی زۆری بەرهەمەکانمان بفرۆشێت بۆ نمونە ئێمە ئەم جۆرەتیانەی کە ئیسە هەمانە لە بازارەکاندا بە نرخێکی زۆر بەرز دەفرۆشێ بەڵام ئێمە ئەعلانمان کردووە بە هەوەسی خۆی ئەتوانێت لە ناو کێڵگەکەدا بگەڕێت و کیلۆی ترێ بۆ لە ئەمڕۆ کردومانە کیلۆی بە 1000 دینار و ئەتوانێت بەدەستی خۆی ئەو بەرهەمانە بەرێتەوە لەبەر خۆی.